بەڵێ بەڕێزان بۆ قسەکردن لەسەر پەیوەندیەکانی هەولێر و بەغدا و پێشکردنی مافە دەستوورەکانی هەرێمی کوردستان بەتایبەت پشتی هەرێمی کوردستان لە بودجەی عێراقدا گفتوگۆ لەگەڵ بەڕێز محەممەد حاجی مەحموود دەکەین بەڕێزان لە گوڵەخانەوە لەگەڵمانە کاک محەممەد سڵاوت لێبێت هەولێر و بەغدا ڕێک کەوتون کەچی پەرلەمانتاری فراکسیۆنەکان بە گۆڕانکاری لە پرۆژە یاسای بودجەدا ئاستەنگ بۆ ڕێککەوتنەکە دروست دەکەن. تۆ لەم بارەیەوە دەڵێ چی ئەمە پلانە یاخود پیلانە یان چی؟ زۆر سپاس. وەڵام پێم وایە ڕێککەوتن نییە لە بینی بەغدا و لە بینی هەرێم ئەگەر ڕێککەوتن بواەت باوەڕ ناکەم کەسی تر هەبێ ئاسەن لە بینی بڕیارەکان و یاخود قەرارەکاندا ئیمکان. من پێم وایە ئەوان هەمویان ئەگەیان لە یەک هەیە و کاریان دابەش کردووە هەرێکێکیان بە شێوەیە ئەو کەسەی و کاتەی پێویستیان بە هەرێمی کوردستان هەبوو بۆەوەی پێشەوەی کە حکوومەتەکە تەشکیل بکەن هاتوون ڕەنگە شتێکیان نووسیبێ و ئامادەیان پیشاندابێ. بەڵام ئێستا ئەوان نەوعێکی تر بیرەکەنەوە مەسەلا وەزەکان بەڕاستی ڕەنگە بەشێکی لە کێشەکانی ناو خەڵکی کوردستان و هێزە سیاسیەکان و سەبەب بن و بەشێکی تریشی بێدەسڵاتی کووردە بەرامبەر بە بەغدا پیشانی ئەدات لەسەر ئەوانە. بۆیەم پێم وایە ئەوەی کە ئیسا ئەگوزارێت لە عێراقدا و لە هەرێمی کوردستاندا عێراق بە هەموو شێوەیە کورد ڕەتەکاتەوە و قوبوڵی نییە کورد هیچ شتێکی هەبێت و ئەوەی کە دەستی کەوتووە لە وەزێکی ئیسtisnائیە بووە ئێستا ئەوێ دەی وەرگێتەوە چونکە خۆتان دەزانن مەسەلا هەر لەم ڕۆژانەدا ئەوە دوێنێت نەکە تەنها کورد لە ناوچە دابراوەکان ئەوەی ناڕەت گەنمەکانیان بڕنەوە گەنمان بڕنەوە لەلایەکی ترەوە کوردستان 2 ملیۆن تەن گەرمی تێدایە وڵا 350,000 ئەوێ بکڕن یعنی وەکو وڵاتێکی تر بێت ئەوە لەلایە ئەوە هەفتەیەکە هەچی بەروبوومی جوتیارانە ئەڕات سەوزە و میوە و نازاوشتانەدا کەرکوو ڕێگەیان گرتەوە وڵاتێکی تر ناڵن داخلی کەرکووک و بەرەو بەغدا و شارەکانی تر بڕات. ئەمە معناوەی عێراق کوردی ناوێت دەری ئەکا ئێوە ئەم وڵاتە وازی لێ نایەنن واتە ئێمە وازی لێ نارین هەمووی خۆی لێکردەوە بە کەڕەی شەربەت ئەو جنێ و تەداتی ئەمەڵێ وڵات سەعبەتم لەگەڵەکە ئەو بە ئاشکرا دەرتەکات بە ئاشکرا میزانەی بڕیوی بە ئاشکرا نالێت بەروبوومی تۆ بڕاتە شارەکانی عێراق بە ئاشکرا کورد گەنمەکەی پێگەیوە نالە دەرەوی بکە بیڕێتەوە ئەمڕۆ ئەدام تورکمانەکانیشیان ئەوادە کردووە واتە تۆ لە هەموو ئەمانەدا هێشتا هەروازی لێ نانی تۆڵەی وڵا ئەوە هینمان لەگەڵەکات باوە مەوزوعەکان قەزەی ئێمە خەزەی میلەتێکمان هەیە و ناوێ بەو شێوەیە ئەمە دەست بەداری هەموو شتەکانی خۆمان بین و بێدەسڵاتانە ملکەچی هەموو قەرارێکی ئەوانە بین ئەوان دەسڵاتیان هەبێت لەسەر خاکەکەی چۆن کاتی خۆی گوندەکانیان سڕینەوە لەسەر جۆغرافیا سڕینیانەوە هەموو وێران کرد مزگەوتیان تێکدا قوتابخانە نەخۆشخانە جێگا مقەدەسەکان ئەشکەوتەکانیان تەقاندەوە هەمان نیەت و هەمان بۆ چوونیان هەیە لەسەرمان. حکوومەتی هەرێمی کوردستان دەستگا شەرعیەکان قانونیەکان پەرلەمان قەزا هەرێم ئەمانە تێبگەن لە نێتی عێراق ینی بۆ شێوەیە مامەڵە لەگەڵا بکرێت. باشە کاک محەممەد تۆ دەڵێ ئەوە تۆ باسی دەکەی دەڵێ هەرێمی ناوێت عێراقەوە ینی بۆ عیبارەتی کە دەڵێ گوتن دەڵێ وازمان لێ بهێنن. باشە ینی لە بەرامبەردا هەرێمی کوردستان چی بکات چۆن هەڵس و کەوت لەگەڵ ئەم عێراقدا بکات یانیش هەر لەگەڵیشیدا ئایا ئەمەی کە عێراق بەرامبەر بە هەرێم دەکات ئەمە ئەجندای کاری خۆیەتی یاخود پێت وایە دەستوەردانی هەرێمیە دەستوەردانی دەرەچیە سەبارەت بەوەی کە هەرێمی قبول نەبێت عێراق؟ من پێم وایە ئێستا دەو ڕۆژانە ئەو وڵاتانە کۆبوونەوەیان کرد لە رووسیا لەو ڕۆژانە کۆبوونەی تریان کرد پێشتر بە کۆبوونەی تریژەکەن لە داهاتوودا ئەو وڵاتانەی کە کوردی تیا هەمویان ڕێکن لەسەر ئەو مۆزوعانە ئەوە لایەکە بەڵام ئێمە بۆ هەموو تاوانەکان بخەینە سەر ئەوان ئێمە تاوانەکان خۆمانین خۆتا دەزانن لە دوێنێەوە ئەوانەی کە لە بەغدان مژدەی سەرکەوتن دەدەن پەرلەمان نەماوە مژدە ئەدەن کە کورد حکوومەتەکەی دەسڵاتی نەماوە کەسێک جواب ناداتەوە جواب ناداتەوە بڵێ کاکیگەن
ئێمە جارێ یەکەم پەرلەمانی کوردستان خۆی توانێت خۆی ڕۆشێنێتەوە کەسی تر ناتوانێت ڕێوەشێنێتەوە ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم ئەگەر پەرلەمانیش کاری نەکرد هەموو دەسەڵاتەکانی ڕۆنە بۆ سەرۆکی هەرێمی کوردستان سەرۆکی هەرێمی کوردستان قەرارەکانە دات کەس قسە ناکە ئەوە دوو ڕۆژە من گوێم لێ هیچ کەسێ هیچ ناڵێ ئەمە دوو سێهەم داواکەن لژنەی مفۆزیە لە بەغاوە بێ و ئینەکەی کوردستان تەواو بووە بابە ئەگەر ئینەکەی کوردستانیش تەواو بووە سەرۆکی هەرێم بۆی هەیە دەسەڵاتی هەیە لژنەیەکی دادوەری لە کوردستان دروست کا بۆ سەرپەرشتی هەڵبژاردنەکان ینی ئەمە بابێت ئەوانە ڕێک بخەن بۆ ئێمە هەمووی چنگمان کردوتە ئاسمان و ڕوومان کردوتە بەغدا و هەموو بێدەسڵات و زەلیل و باسی ئەوانەکەین بەڕاستی من خۆم بۆ خۆم شەرمەکەم لەم هەلومەرجەی کە ئێستا هەیە مەجموعەیەک لە بەغاوە پیرۆزبایی لە یەکەکەن و کە پەرلەمانەوە شاوەتەوە کە حکوومەت دەسڵاتی نەماوە کە وەزعی کورد خراپە هەموو ئەمانە بۆ گەیشتە ئەم قۆناغە دوای 32 ساڵ کێ سەبەبێتی کێ وای کردووە وەکەی چییە بۆ بە دواسوێنی بۆ ناکەن ئێسای بۆ گشتی بێدەسڵاتە بەرامبەر بە بەغدا بە ئاشکرا دێت هەڵ بینێکی تر قەنەعەت شتێک بە ناوی هەرێم نەماوە بەڵێ بێدەسڵاتیە بزانە بینێکی تریش قەرارێ دەرناکا بڵێ شتێ بە ناوی هەرێم و قەواری سیاسی هەیە نەماوە لە کوردستاندا بەڵام چەندی ساڵە قوربانی لە پێناودا لەسەر ئاستی نێودەوڵەتی جیهانی بڕوا پێکراوە و تەنانەت سەرۆکی وڵاتان سەرۆکی ڕێکخراوە گەورەکانی جیهان سەردانی هەرێمی کوردستان دەکەن کۆبنەوەیان لە ئاستی باڵا هەیە ڕێکەوتن هەیە سەردان و سەردانیکردن هەیە کۆمەڵێک بوار و سێکتەری دیکە لە هەرێمی کوردستاندا هەیە چۆن عراقێک دەتوانێت کە لە کاتێکدا ئەمە لە دەستوردا تەسبیتە دەتوانێت ئەمە ڕەت بکاتەوە دەتوانێت ئەمە بکات فعلەن ئەو سەردانانە لە چوارچێوەی عراقا سەردانەکەن بە کوردستان لە پێش ئاچێتە بەغدا ئەنجا دێ بە کوردستان واتە کوردستان بە تەنها نا ڕاستەخۆ ڕێز کوردستان بە ئەناسێ کوردە ناسێ لە چوارچێوەی عراقدایە ئەوان وا دێن ئێستا لەگەڵمانە چ ئەمریکا چ بەریتانیا چ هەمویان ئەو مانگەشتانەی کوردستان ناکەن وڵاتەکانی خۆیان ڕەنگە هەندێکی پەیوەندی شخصی بێ هەندێکی پەیوەندی تر بێنە وەکو مامەڵەی سیاسی لە هەرێمی کوردستان لەگەڵ چوارچێوەی عراق مامەڵەمان لەگەڵاکەن ئەوە واقعەکەەوە هەیە دەنی خۆ بۆ بێشارینەوە بەڵام ئێمە دنیا علاقەی نییە ئێمە خۆمان ئەبێ لێرە خۆمان بەرگری لە خاک و نیشتمان و دەستکەوت و وڵات و هەموو ئەو بەهاد مرۆڤایەتیانی کە هەمانە ئەو مەسەلە نەتەوەییە نیشتمانیە خوێنی شەهیدمان ئەنفالمان کیمیاویمان ماڵوێرانی وێرانکردنی 4500 گوندی کوردستان ئەمانە مەزن بەڕاستی مەجموعەیە خەڵک لە بەغدا قساکەن حەقەیە جارێکی تر ئاو هەوای کوردستانیان لێ حرام بکەیت ینی بۆ حکوومەت بێ دەسڵاتە بەرامبەر بەمانە بۆ بڕیار نادا بۆ قەرار نادا ئەنجا ئەو دادگایە لە بەغدا ئەتوانێت لە ڕێگەی دادگاکانی هەرێمی کوردستانەوە قەراری لەو بابەتە بدا پەرلەمان خۆی توانێت خۆڕۆشێنێتەوە ئەوان ناتوانن ڕێوەشێننەوە بۆ ئێمە داوامان کرد جاری پێشوو داوامان کردوان بۆتان پەرلەمان لە 4 ساڵی کارکردنیان ڕۆژێ دیاریکە بۆ بژارنی خۆی ئەگەر ئەوە نەکا بۆ پەرلەمان ئیشی چییە بۆ پەرلەمان بیگەینێتە ئەوە ساڵ تازەکاتەوەی سا لە بەغاوە قەرار لە چارەنووسی میلەتێک و ئەو هەموو شەید و ماڵوێرانیە و دەربەدەریە و ئێمە بگەڕێنەوە بۆ چوارچێوەی سفر بۆمان گێڕنەوە بۆ دواوە دوای 32 ساڵ ئێمە باسی دەوڵەتی کوردیمانە کرد ئێمە باسی یەکخستنی هێزمانە کرد باسی زۆشتمانە کرد ئێستا چاوەڕێ بین پارەکە هات لە بەغا وڵات فلان کەس ڕازی نییە فلان ئەندام هەر ئەندامێک ڕەنگە و کاتە 32 ساڵ پێش ئێستا کە کوردستان ئازاد بووە لە دایک نەبووە ئێستا شکاتە لێکات لە دادگاکە خەریکە تەداخل لە هاوسەری ژن و پیاویش دەکات لە کوردستاندا چه پەیوەندی هەیە بە کوردستانەوە باشە هەر سەبارەت بە گۆڕانکاریەکانی نوێ پرۆژیاسایی بودجا دەمێ ئەوە لێ بپرسم حکوومەتەکەی سوودانی خۆی بە ڕێکەوتن دروست بۆ ینی ئەمە بۆچی تا ئێستا سەبارەت بەم باسە دەنجی نییە بەڕێزم حکوومەتی سۆدانی دەسڵاتی نییە لە عێراقا سۆدانی نوێنەری ئەو هەماهەنگەیە کە چەند حیزبێکن پێکەوە سۆدانی خاوەنی قەراری نهایی نییە لە عێراقدا کۆمەڵێکی تر خاوەنی قەرارن مەسەلا بەڕێز مالیکی خاوەنی قەرارە خزعەلی خاوەنی قەرارە ئامری خاوەنی قەرارە حەکیم خاوەنی قەرارە ئەوانە قەرارە دەن ئەوانە خاوەنی قەرارن
ئەو ڕئیسی وزرایە بەڵام هیچ قەرارێکی بەتەنها پێ نادرێت و تاپرسی ئەوان نەکات ئیجازە لەوان وەرنەگرێت هیچ شتێکی پێ ناکرێت ئەو ئیتیفاقیش کە کردوێتی لە هەرێمی کوردستان لەو کاتا لە ترسی سەدرەکان کردوێتی لەبەرەوە حکوومەتەکەی ئەگەر سەدە دژی وایە و کورد دژی وایە حکوومەتەکەی بۆ تەشکیل ناکرا لە ترسی ئەوە کردویانە ئەوانە قەراری تەواوی بەدەست نییە بۆیە پێم وایە ئێمە نابێت هەموو شتەکانی خۆمان تەسلیمی ئەوان بکەین ئەبێ ئێمە خۆمان باشە بۆ مەسەلا حکوومەت بە سبەینێ مەسەلا کورد بۆ ناکشێتەوە لە بەغدا کە تۆ دەرت بکەن ڕێگەت نەدەن بەروبوومی کوردستان بڕوە ئەوە بەرچاوی خەڵکەوە هەمووی گەنی کابرا سەدان تەن خیاری و شی لە کولەکەی لەناو سیارەکانە لە سەیتەرەکەی کەرکووکە هەمووی گەنی کەس نییە بە هاواری بچێت کابرا دەڕاستی بردو ناو گەنمەکەی عسکەری ئەوە فیرقەی چەنی ئەوە کەرکووک هاتووە بە هەمبەر و دەبابەوە نالە گەنمەکەی بڕنێتەوە ئەوە لەولا میزانێ نادێرێ بۆ کوردستان لەولا قەراری لێ دەرەکا پەرلەمانێتەوە شێنێتەوە باشە بۆ کەس قسە ناکاب کوا بەیانێکی حکوومەت کوا بەیانێکی هەرێم کوا بەیانی قەزای کوردستان شورای نازانم ئەوە شورایەکەی لە کوردستان بەسە قەزا هەیە لە کوردستان بۆ تەداخل ناکەن ناوێرن لە چی ئەترسن باشە بۆوە ئەکەن من تێ ناگەم بەڕاستی کەسێ نەتوانێت دیفاع لە خۆی بکە چۆن دیفاعی لە خەڵکی تر پێکرێت باشە باسیەوە دەکرێت کە هەندێک لە پەرلەمانتارانی نێو لێژنەی دارایی پابەندی بڕیاری فراکسیۆنەکانیان نابن کە بەشداریان بابڕێن لە گۆڕانکاریەکان لە پرۆژە یاساکەدا کردووە و باس لەوە دەکرێت کە هەندێک لە پەرلەمانتاران پامەندیەوە نابن کە فراکسیۆنەکانیان چیان پێ دەڵێن چیان پێ ناڵێن ئەمە ڕاستە شتیوا هەیە کە پەرلەمانتاران پابەندی بڕیارەکانی فراکسیۆنەکانی خۆیان نەبن ئەمە خەڵخڵەتاندنە هەموو ئەندامێکی پەرلەمان لە هەر حیزبێک پابەندی حیزبەکەی خۆیەتی حیزبەکەی خۆی چی پێ بڵێت وا ئەکات چه ئەندام پەرلەمانی ئەتوانێت لە قسەی حیزبەکەی لادات و سبێنێ دەرینەکە لە حیزبەکەی لە پەرلەمانتاری چه پەرلەمانتارێک لە کوردستان لە بەغدا لە هەر وڵاتێکی تر ئەتوانێت لە حیزبەکەی خۆی لادات و دەرینەکات ئەوە قسەیە وەڵا پەرلەمانتارەکە قسەی کردو و من دەساتم نییە و ئازادە و نازانم ئەمە خەڵخەڵەتاندنە ئەمە پابەت نەبوونە بە قەزەیە کە قەزەی میلەتێکە لەم وڵاتە کورد قایمەیەک نییە لە بەغدا کورد تەنها لیستێک نییە بەکو لیستێک قەرار بدات کورد تەنها قایمەیەک نییە کورد نەتەوەیەکە میلەتێکە نیشتمانێکە وڵاتێکە هەموو شتێکمان جیاوازە لێیان هەموو شتێکمان لەوان جیاوازە خاکمان جیاوازە دار و درەختمان جیاوازە حتا مەسەلا هەموو شتەکانمان جیاوازە ئاومان جیاوازە مەسەلا ڕەنگمان جیاوازە قسەمان جیاوازە هەموو شتێکمان جیاوازە کاکە ئێمە لەگەڵ ئەواندا بۆ ئەوان وارسی ئێمە بن بۆ ئەوان بێن وارسی ئێمە بن لە بەهۆکەی چییە بەڕاستی من پێم زۆر ینی پێم لەنگیە مەسەلا کۆمەڵێک خەڵک لە بەغدا دژی کورد قسە بکەن من گومانم هەیە کە کورد تا ئیسا نەتەوە بێت لە دنیادا نییە بڕات دژی میلەتەکەی خۆی بێت بڕۆ مەعارزەی هەر وڵاتێ لە دنیادا ئەلەمی وڵاتەکەی خۆی لەگرێ ئەوان ئەلەمەکەی خۆیان نەسووتێنن باشە کاک بۆ ئەمە قوبوڵەکرێت بۆ من تێناگەم ئەمانە باشە هەندێک لایەن گۆڕانکاریەکانی نێو پرۆژە یاسای بودجە بە دەستکەوتێکی خۆیان لە قەڵەم دەدەن و باسی دەکەن لەم بارەیەوە دەتەوێت بڵێ چی ئەوە گەرەتەوە بۆ کێشەی ناو لایەنە کوردیەکان لایەنە کوردستانیەکان ناتوانن پێکەوە ڕێکەون یەکیان قبوڵ نییە هەر ڕۆژێکیان ڕاتە نەزول زیاتر بۆ بەغدا کات تەسلیمی بەغدا بن تەسلیمی وڵاتانی منتیقا بن بە عارزەی خۆیان و ئەوانی یاری بە عەقلی ئەو خەڵکەکەن بە عەقلی ئەو میلەتەکەن بۆیە من پێم وایە ئەمانە بۆ مەسەلا بۆ کورد نەتوانێت پێکەوە یەک قبوڵ کا پێکەوە نەتوان کار بکەن بۆ کێشەکانتان ئەبن بۆ بەغدا بۆ کێشەکانتان ئەبن بۆ شوێنەکانی تر بۆ تاران بۆ ئەنقەرە بۆ نەزان دیمەشق بۆ وای لێبێت ئێمە قەزەیەمان هەیە قەزەیەکی گەورەمان هەیە من پێم وایە لە دوای ڕێکەوتی جەزایر کە پێشمەرگەی لە کوردستان نەمابوو کورد بە قەدەر ئیسا زەلیل و بێدەستخوان نییە بەرامبەر بە بەغدا باشە کەواتە با دووە پرسیارت لێ بکەم کورد ینی دوای ئەو هەموو هەوڵانەی کە حکوومەتی فیدراڵی دەیکات بەرامبەر بە کورد بە هەرێمی کوردستان چی بکات هەر بە تایبەت ئەم بابەتەی ئێستا لەم بابەتەی ئێستادا کورد چۆن هەڵس و کەوت لەگەڵ ئەمەدا بکات من پێم وایە خاڵی گرنگ هەیە ئێمە یەکەم پێداگرتن لەسەر ئەو بڕیارانەی کە بەناوی ئەوەیە گوایە ڕێکەوتن کراوە لە بینی بەغدا و لە بینی هەرێمدا
ئەگەر ئەو بڕیارەکان جێبەجێ نەکات تۆ بۆ ئەیکەیت بەتا تۆی بڵا کە تۆ نایکەی میش باشە شێری یەکەم نایکەم بکێرەوە لە حکوومەت بکێرەوە سبینێ با وەزیری خارجی لە کۆبنەوەیەکی عامی جیهانیدا لەوەی استقالە بکە بڵێ من لەبەرەوەی قەرارەکان وەکو پێویست ناکرێت تعدا لە میلەتەکە مەکرێ میزانی نادرێتێ بودجەی موسەی نادرێتێ من استقالەکەم با وەزیری خارجی لەوەی استقالە بکە با ڕێی جمهور لێرە استقالە بکە با هەموو وەزیرەکان استقالە بکەن دام پەرلەمانەکان بگەڕێنەوە بزانە ئەو کاتە گۆڕانکاری چۆن ڕوەدات چی ئەبێت ئەو کاتە باش بەڕێز محەممەد حاجی مەحموود لە گوڵەخانەوە لەگەڵمان بووی زۆر سپاس بۆ تۆ مادومان کردیت کاک محەممەد